12 خاکە لێوە ساڵڕۆژی داسەپانی کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی ئێران. ئەمڕۆ شەممە 12 مانگی خاکە لێوە ساڵڕۆژی داسەپانی ڕژیمێکە بەسەر خەڵکی ئێراندا کە بە کۆماری ئیسلامی ئێران ناودێرکرا. 44 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا داگیرکەرانی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بەڕێبەری خومینی لە شانۆیەکدا لەژێر ناوی گشتپرسی لە خەڵکی ئێران دەسەڵاتی جەهل و خورافە و سەرکوتی خۆیان بەسەر ئەم وڵاتەدا ڕەسمی کردەوە. ڕۆژی 12 خاکە لێوەی ساڵی 1358 هەتاوی لە حاڵێکدا کە هێشتا 2 مانگ لە سەرکەوتنی ڕاپەڕینی خەڵک تێپەڕ نەبوو و جەماوەری خەڵک بە تەواوی ماهیەتی بیری کۆنەپەرستانە و ئامانجی سەرمایەداری داگیرکەرانی شۆڕشیان بۆ دەرنەکەوت بوو، دارودەستەی خومینی بە دروشمی کۆماری ئیسلامی نە یەک وشە زیاتر و نە یەک وشە کەمتر هاتنە مەیدان تا خەڵک ناچار بکەن کە لە نێوان 2 دەنگی ئەرێیاننا یەکیان هەڵبژێرن و لە ڕێگەی بەشداریکردن لەم بەناو گشتپرسیەدا بە نیزامی کۆماری ئیسلامی ئەرێیان نابڵێن. خومینی بۆ بەڕێوەبردنی ئەم شانۆیە یەکجار بەپەلە بوو، لەبەرەوەی کە دەیزانی ئەگەر خەڵک دەرفەتیان بۆ هەڵکەوێ بە چاوی کراوەوە قەزاوەت لەسەر ماهیەتی کۆماری ئیسلامی دەکەن و ئاکامی ڕەفراندۆم ئەو جۆرە نابێت کە چاوەڕوانی دەکرد. پرسیارێکی فریوکارانە و وەڵامی ئەرێ و نا کە بۆ ئەم ڕفراندۆمە دیاریان کردبوو بە شێوەیەک بوو کە گۆیا ئەگەر کەسێک دەنگی ئەرێ لە سندوقەکان نەخات بە مانای ئەوەیە کە لایەنگری گەڕانەوەی ڕژیمی شایە. بێگومان لە بارودۆخێکدا کە جەماوەری خەڵک گیان فدایانە و بە شێوەی بەرین لە ڕاپەڕینی ڕوخاندنی ڕژیمی پەهلەویدا بەشداریان کردبوو، نیسبەتدانی ئەو بابەتە بۆیان مایەی شەرمەزاری بوو و زۆر یەک لە خەڵک تەنیا بە خاتری نەفرەتیان لە ڕژیمی شاو نیزامی پێشوو بە پێچەوانەی خواستی دەرونیان بە دەسەڵاتی ئاینی و حکوومەتی مشتێک ئاخوند و کۆنەپەرست لە ڕووی ناچاریەوە و هێندێکیشیان لە ڕووی خۆشباوەڕیەوە دەنگی ئەرێیان هەڵبژارد و خستیانە ناو سندوقەکانی دەنگدانەوە. هەڵبەت ئەو کاتیش ئەو دەستەیە لە خەڵک کە ماهیەتی دەسەڵاتی ئاینی و بە دەسەڵات گەیشتنی کۆنەپەرستانیان هاوسان لەگەڵ دەسەڵاتی دیکتاتۆری نیزامی پاشایەتی دەزانی، نەتەنیا ئەم ڕفراندۆمەیان بایکۆت کرد، بەڵکو تا ئەو جێگایی کە لە توانایاندا بوو جەماوەری خەڵکیان لە بەشداریکردن لەو بەناو هەڵبژاردنە دوورخستەوە. کارگێرانی تازە بە دەسەڵات گەیشتوو لە ڕێگەی ئەو ئیمکاناتەی کە وەچنگیان کەوتبوو و بە کەڵک وەرگرتن لەو تریبونانەی کە لە ئیختیاریاندا بوو و بە بەکارهێنانی سونەتی ئاینی باو لە ناو خەڵکدا ئاکامی بەناو گشتپرسیەکەیان بە قازانجی خۆیان و بە ناوی کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیاند. پێشینەی گشت هەڵبژاردنە فەرمایشیەکانی 44 ساڵی ڕابردوو دەگەڕێتەوە بۆ وەها ڕۆژێک و لەگەڵ سەقامگرتنی وەها ڕۆژێک بوو کە سونەتی هەڵبژاردنی نمایشی و فەرمایشی لەم ڕژیمەدا دووپات بووە. 12 خاکە لێوە بۆ جەماوەرێک کە لەژێر دەسەڵاتی ئەم ڕژیمەدا بەسەر دەبن و بیرهێنەرەوەی ڕۆژانی پێشێلکردنی مافی هەڵبژاردن و دیاریکردنی چارەنووس و یەکەمین ڕۆژی سەقامگیرکردنی ڕەسمی دەسەڵاتی جەهل و خورافە و یەکەمین ڕۆژی شکڵگرتنی دەسەڵاتێکە کە هەم کۆنەپەرستە و هەم سەرمایەداری. ڕۆژی 12 خاکە لێوە ئەگەر بۆ کۆماری ئیسلامی ڕۆژی دەستپێکی 44مین ساڵە لە دەسەڵاتی نظامی سەرمایەداری ئیسلامی، بۆ جەماوەری خەڵک ساڵ ڕۆژی ڕاگەیاندنی کۆتایی ڕۆڵی جەماوەری خەڵک لە شۆڕشێکی شکۆدار و ساڵ ڕۆژی دەستپێکی دەسەڵاتی ڕژیمێکی کۆنەپەرست و ساڵ ڕۆژی درێژەی تەمەنی سەرکوت سوکایەتی داسەپاندنی هەژاری و برسێتیە و دەستپێکی 44مین ساڵی زەوتکردنی سەرەتاییترین ئازادیە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکانە. ئەگەرچی ئەو کاتیش بەشێکی یەکجار بەرینی خەڵک لەو نمایشی هەڵبژاردنەدا بەشداریان نەکرد، بەڵام کۆماری ئیسلامی یەکەمین ئاماری ساختەی خۆی لە پەیوەند لەگەڵ ئەو بەناو ڕفراندۆمە ڕاگەیاند و ئیدعای کرد کە گۆیا پتر لە 98% خەڵک لە شانۆی کۆماری ئیسلامی ئەرێیان نادا بەشداریان کردووە.
ئەم ئیدعایی کۆماری ئیسلامی لە حاڵێکدا ڕاگەیاندرا کە خەڵکی کوردستان بە جەمعیەتی چەند ملیۆن کەسیەوە سەرەڕای ئەم فریوکاریە ئاشکرایە، بە وشیاری تەواوەوە لەم ڕفراندومەدا بەشداریان نەکرد و مەشروعیەتی ئەم ڕژیمەیان قبوڵ نەکرد. ڕژیم تەنانەت شانسی ئەوەشی نەبوو کە دەککەکانی هەڵبژاردن لە کوردستاندا بنێت. بۆ زۆریەک لەو شوێنە دوورە دەستەکانی ئێران تەنانەت بەڵگەی هەڵبژاردنیش نەنێردرا لە چەندین شوێن لەوانە ناوچەی تورکەمان سەحراژدا سندوقی دەنگدان دانەندرا. ئەمڕۆ ملیۆنان کەس لە خەڵکی ئێران ستایشی خەڵکی کوردستان و هەموو ئەو مرۆڤانە دەکەن کە وشیارانە لە شانۆی مەشروعیەتدان بە ڕژیمی ئیسلامیدا بەشداریان نەکرد. ئەمڕۆ زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران و بە تایبەت کرێکاران و خەڵکی زەحمەتکێش خوازیاری ڕووخاندنی ئەم ڕژیمن. شۆڕشی ژینا تەنیا جلوە و دەرکەوتەیەکە لە سەحنە پڕشوورەکانی ئاخێزی شۆڕشگێڕانەی ساڵی 1357. شۆڕشی ژینا کە بە دروشمی ژن ژیان ئازادی دەستی پێکرد، لە درێژەی خۆیدا بە گێڕانی دەور و نەخشێکی وشیارانە و ڕێکخراوی چینی کرێکار و حزوری ملیۆنی لاوان، ژنان و سەرجەم خەڵکی ستەم لێکراو لە گۆڕەپان و بوارە جۆرا و جۆرەکاندا بەرەو ئەوە دەچێت تا ئاوات و ئارەزووە و دەست نەهاتووەکانی شۆڕشی 57 دەستەبەر بکات. با دەست لە نێو دەستی یەکتر بوارەکانی گەشە و قوڵبوونەوەی ئەم شۆڕشە بە ئیرادەی ملیۆنیمان فراهەم بکەین. لە ڕۆژی سەقامگیربوونی دەسەڵاتی جەنایەتکار و کۆنەپەرست و ماڵوێرانکەری کۆماری ئیسلامیدا جێگەی خۆیەتی یادی هەموو ئەو کۆمونیست و شۆڕشگێڕ و پێشڕەوانە بەرزڕا بگرین کە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم دێوەزمە دژەمرۆیە و لە پێناو وەدی هاتنی ئارمانی ڕاستەقینەکانی شۆڕشی ئێران لە مەیدانی نەبەرد و یان لە زیندانەکاندا گیانیان بەخت کرد. یادی ئیلهام بەخشیان ئەمڕۆ زیاتر لە ڕابردوو لە ڕەزمی بێئەمان، نەخشەمەند، ڕێکخرا و بەردەوام دژ بە ڕژیمی ئیسلامی و نەزمی سەرمایەداری یارمەتی دەرمان دەبێت.